بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە دەرسی شەشەم بە خزمەتتان دەگەمەوە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان، هەر لە خزمەت ئەو بەها بەرز و بەڕێزەدا بووین. شەرم و شکۆ، طبعا شەرم و شکۆ و ڕێز و ئەدەب کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد، چوینە خزمەت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار باسی حەیای کردووە. خوای گەورە حەیامان بە قسمەت کاوە، حەیامان بپارێزێتن یا رب العالمین. وەکو گوتمان حەیا خۆشەویستانم بۆ هەردوو سنفەکەی، بۆ هەردوو ڕەگەزەکەی زەروریاتی ژیانە، بەڵام لە ئافرەتاندا زۆر جوانترە، زۆر ڕێک و پێکترە و زۆر ستایشکارترە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئەلقەسەس لە ئاەتی 25 کە باسی کچەکەی شوعەیب دەکا. طبعا ئەو شوعەیبە خلافی لەسەرە داخوایە، ئەو شوعەیبی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، یان هەر پیا و ساڵحێک بووە لە مەدیەن کاتێک کە موسا عەلەیهی سەڵات وسەلام لێی دەقەومێت و پێشەوەی کە بێتە پێغەمبەر دەچێتە وێندەر لە لاوی دەمێنێتەوە 10 ساڵان بە شوانەتی. ئەوە تۆزێ جێی هەڵوەستەکردنە، هەم لە ڕووی عەقبەی زەمەنی، یعنی ئەو زەمەنەی کە موسا تێدا پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، ئایا لەگەڵ ئەو زەمەنەی کە شوعەیب تێدا پێغەمبەر بوو عەلەیهی یەک زەمەن بووە، ئەوە تۆزێ مشتومڕی لەسەرە ناچینە سەری. بەڵام باسی چێ؟ باسی حەیایە، باسی شەرم و شکۆیە، باسی ئەو خولوقە بەرزەیە. خوای پەروەردگار کاتێک کە موسا عەلەیهی سەڵات وسەلام مەڕوو ماڵاتەکەی شوعەیب عەلەیهی سەڵات وسەلام بۆ کچەکانی ئاو دەداتن، زووتر کچەکان دەچنە ماڵەوە، بابیان لێیان دەپرسێتن کچم چۆنە ئەمڕۆ زوو هاتوون، و هەموو جارێ پاش هەموو شوانەکان چوونەتە ماڵەوە. باسییان کرد کە پیاوێکی ئاوە مؤدەب و خەلوق و پیاوێکی بە قووەت و بەهێز ئەمڕۆ لەوێن دەرێ بۆ غەریبەش، بۆ خەڵکی ئەو مەنتیقەی ئێمە نییە، بابە مەڕەکانی بۆ ئاوداوین. دائیمەن خەڵکی خانەدان، خەڵکی پیا و خەڵکی باش، دائیمەن کەسێک چاکەی لەگەڵکردن سەر دەبەرە خۆ نانێتن. دائیمەن هەوڵ دەدا چاکەی خەڵکی بەسەرەوە نەبێتن، چاکەی خەڵکی بداتەوە. تیکچم بڕۆن بانجیکەن بە پاداشتەکەی بدەینەوە. ئەها زۆر مهمە کەسێک کە چاکەی لەگەڵ کردی، چاکەی لەگەڵ بکە. وەکو لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد، هەل جەزاء الإحسان إلا الإحسان. چاکەی پاداشتی چاکەی هەر چاکەیە. خوای پەروەردگار ئاوا دەفەرمێ فەجاءته إحداهما تمشي على استحياء. وەصفی دەکا بەچی خۆلەوانەیە و ئافرەتە خەسڵەتی جوانی زۆر بوو بن، چونکە ئافرەت ئەگەر بێی خەسڵەتە جوانەکانی بژمێری زۆرن، بەڵام لەو خەسڵەتەی کە هەموو خەسڵەتەکانی دیکەشی جوان و ڕازاوە دەکات چییە؟ حەیا و شەرم و شکۆیە. ئەگەر حەیا و شەرم و شکۆی هەبوو، خەسڵەتەکانی دیکەشی جوان دەبن. بەڵام خوا پەناماندا ئەگەر ئینسان خەسڵەتی حەیا و شەرم و شکۆی تێدا نەما، خەسڵەتە جوانەکانی دیکەشی قێزەون و ناشیرن دەبن. ئەوە زۆر مصیبەتە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاوەسفی دەکا تەمشی عەلە استحیاء، یعنی ڕۆیشتنێکی شەرمنانە بە حەیا و بە ئەدەب و بە شکۆ، ڕۆیشتنێک کە سەرنجی پیاوان بۆ لای خۆڕانە کێشێتن، ڕۆیشتنێک کە وەکو بڵێ ئەوەی لێ نەخوێندرێتەوە بڵێ هەی تەلەک. چکە ڕۆیشتنی ئافرەتانی ئەمڕۆ
زۆربەی زۆری ئاوالەیە هەیتەلک خۆم بۆ تۆ ڕازاندۆتەوە خۆم بۆ تۆ ئامادە کردو دەی فەرموو خوا پەنامانداتن ئەوجا خوای پەروەردگار کە ئاوا وەسفی دەکا عولەما دەفەرمون بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئاوا وەسفی کردو ئەو ئافرەتە ئەوەندە بە شەرم و شکۆ بووە حتا دەڵێ کاتێکە لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وسەلام ماڵی خۆیانی پیشانداوە دە پێش موسا دانە ڕۆیشتووە لە دوای موسا ڕۆیشتووە ئیشارەی بۆ کردو کە بەکوێدا بڕوە بەکوێدا نەڕوات تەوەن لە مەسەلەی قسەکردن و ئەوانەدا بە گوێرەی پێویست دروستە ئافرەت قسە لەگەڵ پیاو بکاتن بە تایبەتی لە معاملە و لە مەسەلەی نەخۆشی و لە شتە زەروریانە بەڵام وەکو گوتمان مراعاتی ئەدەب و شەرم و شکۆ بکاتن دەنجی خۆی نازک نەکاتن بۆی کە ئەو پیاوە دڵی لەو ئافرەتە نەچێتن چکە دائیمەن دڵی نەخۆش بە دوای شتی قێزەون و ئەوەدا دەگەڕێ خوا پەنامانداتن ئەوجا خۆشەویستانم بینە خزمەت کۆمەڵە فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر حەیا ئەهمیەتی حەیا و گرنگی حەیا کە تەماشە دەکەین لە قورئان و لە سنەتی پێغەمبەردا زۆر گرنگی پێدراوە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئەمە ناتوانین هەموو فەرمودەکان بێنینەوە دەچینە خزمەت کۆمەڵە فەرمودەیەکی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم فەرمودە کە لە صحیحی جامعدا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ آخر ما أدرك الناس من كلام النبوة الأولى وەکو بڵێ شتێک کە خەڵک دوایین شت کە خەڵک پێیگەیشتووە لە پەیامی پێغەمبەرایەتی پێغەمبەرانی سەرەتای یەکەمەوە هەر لە ئادەمەوە تا ئاخیری وەکو بڵێ هەمویان لەسەر یەک شت متفق بوون هەمویان لەسەر یەک شت نسحەت و ئامۆژگاری خەڵکی خۆیان کردو نسحەت و ئامۆژگاری جیلی لە دوای جیل کراوە بەچی ئیدا لەم تەستەحی فەصنع ما شئت ئەگەر شەرم و شکۆ و حەیات نەما هەرچی دەکەی بیکە لەبەرەوەش دائیمەن تەماشەکەن خۆشەویستانی خۆم لەناو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمەدا سەردەمی باو باپیرانمان ئێستاش دەگەدابی ئێستا بۆ نمونە هەندێک کردەوەی قێزەون طبیعی بووینەوە لە ناو خەڵکی بەڵام لە سەردەمی باو باپیرانماندا لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا هەندێک هەڵس و کەوت کە حەیای تێدا نەمابوو بێ پێچەوەی حەیا بچیان دەگەدیان گۆ ئینسانێکی بێ حەیایە ئینسانێکی بێ حەیایە یعنی حەیا و شەرم و شکۆی نییە لەبەر دائیمەن ئاگاتان لێبێ ئەو خەسڵەتە نەما خەسڵەتە دژەکەی شوێنی دەگریتەوە کە حەیا نەبوو شەرم و شکۆ نەبوو بێشەرمی و بێحەیایی شوێنی دەگرێتەوە ئەوجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئیبن ماجە بۆمان دەجێڕێتەوە ڕیوایەت دەکا بۆمان دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئین لكل دین خولوقا بۆ هەموو دینێک وەکو بڵێ خولوق و ئەخلاق و ڕەوشتێکی بەرز و جوانی تێدا زەق دەبێتەوە شتێکی تێدا زەق دەبێتەوە وئین خولوق الئیسلامی الحەیا ڕەوشتی بەرزی ئیسلام کە زۆر تێدا زەق و تۆیدا وەکو بڵێ دەدرەوشێتەوە چییە؟ حەیایە شەرم و شکۆیە ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ لە فەرمودەیەکیدا کە ئیمامی موسلیم ڕیوایەتی دەکا دەفەرمێ الحەیاء خەیڕ كله حەیا هەمووی خەیرە هەمووی چاکە جاکە بە مطلقی باسی دەکا لە پیاواندا مەوجود بوو بێیان لە ئافرەتاندا مەوجود ببێ لە منداڵدا بێیان لە پیردا بێتن لە هەر بوارێکی ژیاندا بێ خەیڕ كله هەموو شتێکی چاکە لەبەرەوە دەبێ بەڕاستی ئینسان پەیوەست بێ بەو بەها بەرزە و ئەو بەها بەرزە نوێکەینەوە لە ناو خۆماندا ئەوەش خۆشەویستانی خۆم ئەو بۆ یەک شت گرینگە ئەو بابەتە بۆ نیەکار هەر معلوماتی پێ زیادکەین ئیسلام منهەجێکی عەمەلیە ئەوەی کە گوێت لێ دەبێت بە عەمەلی جێبەجێکەی کە بە عەمەلی جێبەجێ نەکرد ئیستیفادەی لێ ناکەین ئاگاتان لەو خاڵەی هەبێت ئێستا چێ هەیە گوێ لێ نەبێتن مەسەڵەن ئەوەی کە ئەو موسڵمانانەی کە هەن لەو سەر لەسەر گۆی زەوی دەژین کە ئەڵڵا خوای ئێمەیە
پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری ئێمەیە، ئیسلام دینی ئێمەیە. هەمومانەوەی نازانی، هەمومان دەزانی، بەڵام بەشێکی زۆری ئەوانەی کە پرۆفیسۆریشن، دکتۆرایان هەیە، ماجستێریان هەیە، لە ناو گۆڕدا خوا پەنامانداتن ئەو معلوماتیان لە مێشکدا فۆرمات دەبێتەوە و دەڕوات. لەبەرەوەی ناکەنە خوێندەوارن، لەبەرەوەی ناکە نازانن بخوێننەوە و بنووسن و ئەوانە، نا، لەبەرەوەی کە بە عەمەلی نەچوون بۆ ژێرباری ئەو سێشتانە. لەبەرەوەی بە عەمەلی نەچوون بۆ ملکەت نەبوون بۆ ئەو سێ بابەتە، ملکەت نەبوون بۆ خوایەتی خوا، ملکەت نەبوون بۆ پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ملکەت نەبوون بۆ ئایینی ئیسلامی پیرۆز، باوەڕیان پێ نەبووە، زمانیان ئەوەندە درێژ بوو. بەڵام کاتێکە مەلایکەت پرسیاری لێ دەکەن لە ناو گۆڕدا، مەن ڕەبوکە، نازانی، ها تێناگاتن، وەکو کە ئەنەما نەتەوەیەکە و بە نەتەوەیەکی دیکە بە زبانێکی دیکەی قسە دەگەڵ دەکەن، تێناگاتن، دەبێت تەرجومانێکی هەبێتن، تەرجومانیش لێوێن دەرێداد ناداتن. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، ئەو بابەتانە پێویستەکە ئێمە نەڵێن وڵاتجا خەڵک حەیای نەماوە، ئایا بە تەماشای خۆمانکەین بۆ خۆمان تا چەند ئەو خەسڵەتە جوانە، ئەو بەها جوانە تێماندا مەوجودە. لەبەرەوەش تەماشاکە یەکێک لە بابەتی حەیا پێم خۆشە ئیشارەی پێ بکەم، یعنی هەندێک قەزیە هەن، هەندێک ناو هەن، هەندێک شت هەن، یعنی خوای پەروەردگار کە باسی کردوون بە ناوی خۆی باسی نەکردوون، بە ناوی خۆی باسی نەکردوون. یعنی بۆ نمونە مەسەلەی سەرجەی پیاوژن، یعنی ئەوە پێچەوانەی حەیایە بەو ناوە مەشهورەی خۆی، جا لە ناو کووردا و لە ناو عەرەبدا و لە ناو هەر ناوێکی دیکە بەو ناوە مەشهورەی خۆی باسی کەی. ئەوە دەبێت بە کینایە، وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئەو لامەستوم النیساء، زۆر پڕە لە حەیا و لە شەرم و شکۆ، پڕە لە حەیا و شەرم و شکۆ، یان چوونە سەر ئاو، چوونە سەر دەستاو، ناکرێ مەسەلەن ئەو شتە وەکو بە هەمان فعلەکەی خۆی باسی کەی. خوای گەورە کە باسی ئەو جاء ئەحەد منکم من الغائط، کە لە شوێنێکی بەرزەوە هاتنەوە، یان لەو شوێنەی کە مەسەلەن دەستاوە هاتنەوە، ئەو بەڕاستی مەدرسەیە بۆ ئێمە، دەرسە بۆ ئێمە. لەبەرەوە ئاگامان لێبێتن لە حتا لە قسەکردنیشدا بە تایبەتی دەبێ ئەو خەسڵەتە جوانە، ئەو بەها بەرزە دەبێ ڕەنگ بداتەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی دەکە، ئیمامی بوخاری ڕیوایەتی دەکا، دەفەرمێ الحەیاء لا یەأتی ئیلا بالخەیر، شەرم و شکۆ هیچ شتێکی بەدواوە نایە ئیلا چ نەبێ؟ خەیر و چاکە نەبێت، ئیلا خەیر و چاکەی بەدواوە دێ شەرم و شکۆ. یعنی ئەگە پێت خۆشە، ئەگە پێمان خۆشە، تووشی خەیر و چاکە بین، تووشی فەضائیلی باش بین، تووشی بەرەکەتی زۆر بین، بەڕاستی دەبێ ئەو خەسڵەتە دە خۆماندا زیندووکەینەوە، شەرم و شکۆمان هەبێ و منداڵەکانمان فێرکەین. نێڵین منداڵەکانمان لە مەکتەب کە دێنەوە کە شتێک فێر دەبن، پێچەوانەی شەرم و شکۆ و حەیایە پێیان بڵێنەوە کوڕم، ئەو قسانە لە مەناوە شێنەوە، ئەو پێچەوانەی حەیا و ئەدەبی موسڵمانانە. ئێمەی موسڵمان خوای گەورە فێری ئەدەب و ئەخلاق و ڕەوشتێکی جوانی کردوین، دەبێ پێیەوە پابەند بین. لەبەرەوە شوردە هوردەگە شتێکی خراپی کرد ئەگەر پێت نەگۆ لەسەری بەردەوام دەبێ، مەڵێ گچکەیە. ئەها لە کوردەواری خۆماندا هەندێک خەسڵەتی ناشیرن هەیە بەداخەوە دەڵێم، بە تایبەتی منداڵی گچکە کە تازە پێدەگریان، تازە فێری قسە دەبێ، منداڵ تەبەن زۆر ناسک و زۆر خۆشەویست و ماڵی ئاودان دەکاتەوە. جا دایک و باوکی چکۆ تازە فێر بووە، یعنی دەیانێ هەر شتێکی و لە پێی پێ دەکەن، دەی تفە چێدە مامەیکە، ئاخراگات لێبی ئەوڕۆ فێری دەکەی تفە چێدە مامەیکە، سبێنی ئەو تفەی دەدا دێش دەکات، ئەو تفەی دە بابەش دەکات کە گەورە بوو. منداڵ نازانی چێ، نازانی تف چییە، دەی جوینێکێ بەدادەی بدە، جوینێکێ بە بابەی بدە، ئەو داک و با پێکەوە.
پێ دەکەنن بەڵام ئاگات لێ بێت و پەروەردەیەکەی لەسەر بێئەدەبی پەروەردەی دەکەی کە ئەو بەها بەرزەی کە شەرموشکۆ و ئەخلاقی بەرزە تێیدا نایەڵی دەمری دەکەی ئەو منداڵی کە بە گچکەیی لە قال بتخۆش بۆ تفی پێدا کردو کە گەورە بوو باتفەکەت پێدا کاتەوە جەهەنجین دەزانی کە تۆ فێری چت کردووە کە پێت گوتووە دەی جوێنەچێ بەدا دەی بدە جوێنەچێ بە بابەی بدە با گەورە بی جوێنت پێ بدا و بەرشەقانتدا ئەو جا دەزانێت تۆ فێری چت کردووە بەرەو ئینسان لە گچکەییدا دەڵێن جارێک کابرایەک لەسەر دزی زۆری دزیکردن و ئاخرشت گوتی بڕیاری ئەدامکردنیاندا دەڵێ ئاخرشت دەڵێن مەشهورە کاکە چت دەوێت بۆ جێبەدەیت پێم خۆشە دایکی خۆم ببینم دایکی خۆی هینا دایکی گوتی دایە گوتی پێم خۆشە ئەو زمانت ماسکەم دەڵێ زمانی گر گوتی ئیلا زمانت دەبڕم کوڕم بۆ زمانم دەبرێتم دای ئازاری بۆ زمانت دەبڕم لە یادیتت یەکەم دزی کە کردم چ بوو هێلکەیەکم لە شوێنێکی دیتۆ هینامەوە ماڵەوە ئەگەر ئەو کاتێ ئەتۆ دوو شەقت لێدا بامە پێت گوت بامە کوڕم ئەو هێلکەیە حرامە ببۆ لە چێن دەرێت دانا و لەوێن دەرێدانەوە فێرت نەکرد بامە لە گچکەیەوە ئێستا ئەوە نەتیجەکەیەتی هەموو شتێک لە شتی گچکۆ دەست پێ دەکات هەموو شتێک لە قەترەیەکۆ دەست پێدا هەموو شتێک لە هەنگاوێکۆ دەست پێ دەکات لەبەرەوە حیا و شەرم و شکۆ ئەو خەسڵەتە جوانە ئەو بەها بەرزە هەمووی خێر و چاکەی بەدواوەیە ئەو جا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی موسلیم ڕیواەتی دەکات دەفەرمێ الحەیاء من الئیمان حیا بەشێکی دانەبراوە لە ئیمان یعنی ئیمانداری ڕاستەقینە ئەگەر حیای نەبێ ئیمانەکەی نەقوستانە کە دەینە سەر ئێستا خوردی دەکات و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر دەتەوێت ئیمانەکەت کامڵ بێ بڵێن فلان کەس ئیماندارێکی کامڵە بەڕاستی دەبێ ئەو حیایە ئەو شەرم و شکۆیە دەبێ حوزوری هەبێ لە ناو دڵ و دەرونی تیودا و دەبێ ئیمانەکەی توی ڕازان بیتەوە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی حاکم ڕیوایەتی دەکات دەفەرمێ إن الحياء والإيمان قرنا جميعا ئیمان و حیا دەفەرمێ پێکەوە وەکو بڵێ بوون بە برا بوون بە هاوشێوە یانەوەتە پێکەوە کۆکراونەوە چۆن دەفەرمێ فلان کەس بەبێ فلان کەسی قەت ناژیتن ماسی بەبێ ئاو ناژی ئەژی ماسی بەبێ ئاو نەڵێن ناژیتن ئیمان و حیاش پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام پێکەوەن و پێکەوە بەبێ یەکدیکە ناژین فإذا رفع أحدهما رفع الآخر خوا پەنامان دادن دەفەرمێ گەر یەکیان نەما ئەی دیکەشیان نامینیت یەکیان لاکەوت ئەوی دیکەشیان لا دەچێت ئەگەر حیا نەما ئیمان نامێنێتن ئەگەر ئیمان نەبوو حیا نابێتن ها تەماشا ئێستا و خەڵکی ئەوروپا ئیمانیان نییە بەشێکی زۆریان کە مەسەڵەن بۆ خۆ موسڵمان نین تەماشا دەکەی ئاینە نۆک و غاباتی وایە شەرم نییە ئەوە نییە بڵێ وەڵا عەیبە ئەوەی نەکەی چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ پێش ڕۆژی دوابێ شیراری خەڵک دەمێنێتەوە وەکو حەیوانات بەردەبنە ژیانی یەکدیکە ئێستانەکەەوە تەجروبە هەر بە عەمەلی لێوێن دەرەیە هەر لە سەجادەی و لە ناو پاس و لە ناو مەشە و لە ناو تیارە و لە هەر شوێنێکی تەماشا دەکەی ئاینەن و بۆ چکە ئیمانەکە نەبوو حیایەکەیان نییە شەرمەکە نییە ئەتۆی ئیماندار و موسڵمان چونکە ئیمانت هەیە و شەرم و شکۆ و حیاشت هەیە جاری وایە لە ناو بازاری شەرم دەکەی دەستی خێزانت بکری خێزانی خۆتە حەڵاڵی خۆتە بەس چۆن دەڵێی کاکە پێچەوانەی شەرم و شکۆ و عورف و عادەتە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخر فەرموودەماندا دەفەرمێ الحەیاء من الئیمان حیا لە ئیماندایە ئەدی ئیمان لەکوێیە والئیمان فی الجەنە ئیمانیش لە بەهەشتەیە ئەنی کەواتە ئەو کەسەی کە ئیماندارە کە ئەهلی حیایە ئەهلی بەهەشتە پێغەمبەر وا بڕیاری بۆ داوە عەلەیهی سەڵات وسەلام والبذاء من الجفاء والجفاء من النار في النار دەفەرمێ بەذا ئەو کەسێک کە قسەی قۆڕ و قسەی مەسەلەن ناشیرن و زمان شڕ و ئەوە بێتن لە
بێڕەحمی و بێبەزەیی و لە پشت هەڵکردن لە یەکتر و ئەوەش لە چێن دەرێ ئەوەش دەی ناو ئاگری دۆزەخە خوا پەناماندات. لەبەرەوە خۆشەویستانم خوا زیارم کە ئەو بابەتەکە بابەتێکی هەستیارە بابەتی بەهاکان هەوڵ دەین لە خۆمانیاندا بینینەدی و هەوڵ دەین ببینە کانگای بەها جوانەکان و ئەو کەسێک کە خەسڵەتێکی ناشرنیشی تێدا دەبینین خوا پەناماندا بە ئوسلوبێکی جوان نەسحەت و ئامۆژگاری بکەین بۆی کە بتوانین هەم بۆ خۆمان لی سوودمەند بین هەم سوودیش بە دەوروبەری خۆمان بگەێنین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.